کەسێکی ڕۆشنبیرەوە هەتا هەر کەسێکی کە بە شێوەیەک لە شێوەکان بەشدارین لە پیسبوونی ژینگەیە. لە ڕۆژێکا چەند کیسەی نایلۆنی پێویستە. ئەم بڕە ڕۆنە فرادرێتە ناو ئاوەڕۆکان، ئەمەش تایسیرێکی مەترسیداری هەیە. بۆ ڕووباری دەربەندی خان لە ئێستا یەک قەتە ئاویشی بە کەڵکی خواردنەوە یاخود بەکارهێنان نایەت لە بەرەوەی زۆر پیس بووە. ناگایانە هەمومان هەموو تاکەکان ینی لە بچووکەوە دەست پێ بکەین هەتا گەورە لە کەسێکی ڕۆشنبیرەوە هەتا هەر کەسێکی کە بە شێوەیەک لە شێوەکان بەشدارین لە پیسبوونی ژینگەیە ئەویش زۆر بەکارهێنانی ئەو پێویستیانەیە کە ڕۆژانە بەکارێنین خۆراکە جلو بەرگە پێویستەکانی کەی ماڵە بە شێوەی بەکاری ئەهێنین کە نابەرپرسانەیە زۆر لە حەدی خۆی زیاترە ئەمەشە بێتە هۆی زیاکردنی پاشماوەکان و ئەوەش ڕوونە کە لە وڵاتی ئێمەیە پاشماوەکان بە شێوەیەکی تەندروست لە ناو نابرێن یعنی دیسانەوە گەڕێتەوە بۆ خاک ئەمەشە بێتە هۆی پیسبوونی خاک پیسبوونی ئاو و دیسانەوە پیسبوونی هەوا کەواتە ئێمە ناگەیانە و نابەرپرسانە بەکارهێنانی پێویستەکانی ڕۆژانەمان بە شێوەیەک لە شێوەکان ئەبینە سەرچاوەیەک بۆ پیسبوونی ژینگە چی بکەین بۆ ئەوەی ئێمە بەشدار نەبین جارێکیکە ئەوش بە ئاگایی بەکارهێنانە هەم لە ڕووی داراییەوە ئیستیفادەی لێەکەین و هەم لە ڕووی تەندروستیشەوە تۆ پێویست ناکە و هەموو خۆراکە و هەموو پێویستیانەی ڕۆژانە لە ماڵە هەبێ و بە بەردەوامی بەکاری بێنی یعنی لە ڕادەی خۆ بە دەرە لە توانای خۆ بە دەرە ئەمە دیسانەوە جارێکی کە هەم بۆ گیرفانی تاک هەم بۆ لانی ڕۆشنبیری تاک هەم لە ڕووی ئاگاییەوە هەم لە ڕووی ویژدانەوە مرتاحەبین چکە بەشدار نین لە پیسبوونی ژینگە. یەکێک لەو کێشانەی کە هەیە لە کۆمەلگای کوردیە بە فیڕۆدانی ئاوە اینجا بە فیڕۆدانی ئاوە کرێت لە زۆر ڕۆوە بێت بەڵام یەکێک لەو ڕوانەی کە زۆر زەقە لە کۆمەلگاکە ئەوەیە کە کاتێک ئاوی ڕێسیەتەوە سیرەکەی تەوافی تەنکیەکان مەزبوط نین یان کێشەی تایە ئاوەکە ناگیرێتەوە بۆیە بە بەردەوامی ئەم ئاوە سەر ڕێژەکە لەسەر ئەم تەنکیانە تا ئەو چەند سەعاتی کە کار بە ئاوی ڕێسی هەیە و ئاوێکی زۆر بە فیڕۆ چێ لەم بینە. ئەمە یەکێکە لەو کێشانی کە زۆر بۆتە هۆیەوەی کە ئاوی ماڵان بە فیڕۆ بچێت ئاوی ڕێسی ئەو ئاو پاکی کە یەتەوە بە فیڕۆ بچێ و خەسار ببێت. ئەو ڕێگانەی کە چارەسەرن بۆ ئەمە زۆر ئاسانە ینی هەموو کەمان نتوانین هەموو کەسێک دەتوانێت کە تەوافێکی مەزبوط دابنێت یاخود چێک کا بزانێت تەوافەکەی مەزبوطە ئیشەکە ئیش ناکە و دڵنیابێتە لەوەی کە بە بەردەوامی ئاگای لێ بێت و ئەگەر پێویست بە گۆڕیم کات تەوافێکی تازەی بۆ دابنێت و دڵنیام لەوەی کە ئەمە هەنگاوێک نییە بۆ ئێمە بیر لەوە بکەینەوە ئەمە شتێکی زۆر قورسە یان ناتوانین بیکەین دڵنیام هەمومان وەکو تاک ئەتوانین ئەم هەنگاوە بچووکە بکەین و کاریگەریەکی گەورەی هەبێت لەسەر بە فیڕۆنەدانی ئاو.
یەکێکتر لە کێشەکان بەکارهێنانی کیسەی پلاستیکە لە ژیانی ڕۆژانەمان و لە کڕینی پێداویستەکانی ڕۆژانەیە، چ لە کڕینی کەلوپەل و پێداویستی وەکو خۆراک و جلوبەرگ و ئەوانەوە بێت، چ لە کڕینی سەمون و نان و ئەو پێداویستانی ترابێت کە لە ڕۆژانە ئێمە پێویستمان پێێتی. لە ڕۆژێکا بۆ نمونە هەر تاکێک لە خۆمانەوە دەست پێ بکەین، باسی ژمارەی زۆر گەورە نەکەین لە جیهانە چۆنە، ئەتوانین هەر کەسێک لای خۆمانە ئەو داتایە یاخود ئەو ژمارەیە داخۆی بپێوێت لە ڕۆژێکا چەند کیسەی نایلۆنی پێویستە. بۆ نمونە ئەمڕۆ تۆ ئەچیتە بازار پێویستی بە کڕینی چەند کیلۆیەک سەوزە و میوە هەبێت، ئەگەر هاتو تۆ کیسەی نایلۆن بەکاربهێنیت تۆ بۆ یەکجارە لە کڕینی ئەو پێداویستی و تا ئینتە ماڵەوە بۆ سەر سندەکە فڕێ ئەیدوایەوە. دوای ئەم کە فڕێ ئەدێت ئەم کیسە نایلۆنە ئەبێ بە بەڵایەک بۆ سروشت و جارێکی تر ئەم پلاستیکە لە سروشتە ئەمێنێتەوە و کێشەی ژینگەی دروستەکە. کێشە ژینگەیەکان خۆی لە چی ئەمێنێتەوە؟ ئەم پلاستیکانی کە هەن دوایەوەی کە چەند سە ساڵێکی وێ بۆشی بوونەوە کە شیشە بێتەوە بێ بە کێشە جارێکی تر کە چێتە ناو پێکاتی خۆراکەوە چێتە خاکەوە، ئەچێتە ئەو بەرهەمانەوە کە ئێمە ڕۆژانە وەکو خۆراک بەکارهێنین وەکو مرۆڤ. بۆ نمونە ئەگەر بڕۆین بۆ سەمونخانەیەک من بمەوێ سەمون بکڕم یاخود نابکڕم بە گەرمی ئەو سەمونە ئەکەیتە ناو ئەو کیسە نایلۆنەوە، کارلێکەکە لەگەڵ نایلۆنەکەیەوە خۆراکەکە یاخود نانەکە بۆ پیس ئەبێ بە ئەو مادە پلاستیکیە و ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی شێرپێنجە کە زۆربەی داتا و توێژینەوەکان ئەوەمان پێڵێن کە دوورکەین و لە بەکارهێنانی. وەکو چارەسەریش بەدیلەکەی چییە؟ ئێمە توانین کیسەی قماش بەکاربێنین کە توانین کیسە قماشە چەند جارێک بەکاری بێنێت و بیش و هیچی لێ نایەت و دۆستی ژینگەیە و لە عینەن کاتیشا تۆ لە ڕووی ئابووریەوە تۆ یەکجار تۆ کیسە قماشە ئەکرێت توانی بۆ ساڵێک و چەند ساڵێکیش بەکاری من کیسەی وا هەیە من هەمە ئەوە بۆ نزیکی 3 ساڵە بێ ئەو کیسەی بەکارێم نەتێک چووە وشتومە و بەکارم هێناوەتەوە و لە ئێستاشە گەنجان حەزەکەم ئەو بیکەن بە لە بینی خۆیانە بیکەن بە چاڵانجێک کە ئەم کیسانە بەکاربێن هەم جوانترە و هەم دۆستی ژینگەیە. خەڵک کاتێک ڕوات نەخۆشەکەوێ ڕوا بۆ لای پزیشکەکان بۆی چارەسەر وەرگێ بۆ نمونە لەوانەیە کەپسولێکی بدەن یاخود حەبێکی بدەنێ دەدانەی تیابێ، بەڵام ئەو بە خواردنی 4 دانە 5 دانە چاک بێ، ئەو بەشێ ئەمێنێتەوە بۆ نمونە فڕێداتە ناو خۆڵ و خاشاک کە فڕێداتە ناو خۆڵ و خاشاک ئەمە لە چەند ڕوویەکەوە مەترسیدارە، یانەوە تا دواتر کاتێ فڕادرێت تێکەڵ بە ئاوەڕۆ ئەبێ بەم شێوەیە هەنێ جار بەستراوە بە کشت و کاڵەکان یاخود بە یعنی هەر شتێکی کشت و کاڵی، ئەمە یەکێک لە مەترسیەکانی. یەکێکتر لەوانەیە تێکەڵ بێ بە ڕووبارەکان، لەوێش بە هەمان شێوە مەترسی دروستەکە کە ئەم ئاوە بۆچی بەکارێت دواتر کە ئەو مادەی تێچووە. ئایا ماسیەکان بەرکەوتیان لەگەڵێ بێ دواتر خەڵک کە ماسیەکە خوا هەر کاریگەری لەسەریان هەیە، یعنی ئەبینین فرەمەودا و یعنی فرەلایەنە هەمووی کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. بۆیە وا باشترە کە خەڵک کۆدەنگ بن لەسەرەوەی کە ئەم مادانە کاتێک ئەمێنێتەوە کۆی بکەنەوە لە یەک شوێنی دیاریکراو، واتە بۆ نمونە هەر کۆمەڵە گەڕک یەک شوێنێکی دیاریکراویان هەبێ هەمویان ئاگدار بن کەم پاشماوی مایەوە لەوێ کۆی کەنەوە کە کۆیان کردەوە دواتر بە شێوەیەکی زانستیانە لە ناو ببرێت بۆی زیان و تەندروستی بۆ کەس نەبێ. ئەمە هەموو تاکێک دەتوانێت ئەم کارە بکات. ئێمە لە کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندمان هەیە بە دارستان کە پێ ودرێ دارستانی بەڕووی تێکەڵاو بە زۆری کە ئەمانە تایبەتن بە ناوچەکانی زاگرۆز، بەڵام بەداخەوە گەسەیر بکەین لە چەند ساڵی دواییە
بە پێی توێژینەوانی کە لە زانکۆکان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ کراوە ئەوە دەرکەوتووە لە نزیکەی لە 20 ساڵی دواییە ئێمە نزیکەی لە 150 دارستانەکانمان بەداخەوە لە دەستداوە کە بەشێکی زۆریان دارستانی بەڕوون بۆیە چارەسەرمان بۆ ئەم کێشەیە ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین دووبارە بژانەوەیت بە دارستانەکان بکەین یاخود هەوڵی پاراستنی دارستانەکانمان بین ئەویش لە چ ڕێگەیەوە ڕێگەیەکی ئاسان هەیە کە هەموو کەسێک لە ئێمە ئەتوانێ بیکات بۆ نمونە ئێمە هەر کەسێکە بۆ نە گروپێکی شاخەوانین یان دەرچوونێکمان هەیە یاخود خۆمان لە ناو گوندەکانین کە نزیکین لە سروشتەوە ئەتوانی چەند ڕێگایەکی سادە بگرینە بەر بۆ بژانەوەی دارستانەکان چوە دارستانەکان هەنێجار پێویستیان بە یارمەتی هەیە بۆ نمونە دەنگی بەڕوو یاخود دارەکێویەکانی تری وەکو گوێژ و قەزوان و ئەوانە ئەتوانین کۆی کەینەوە تەمان کە ئێمە کۆی ئەەکەینەوە ئەگەر کۆی نەکەینەوە لەوە چێ ئاژەڵی ماڵی یاخود ئەوانە بە هەمان شێو ئاژەڵە کێویەکان ئەیخۆن بۆیە ئەتوانین هەنێکی لێ کۆ بکەینەوە بتوانین دووبارە بیڕوێنینەوە کە وەکو یارمەتی دەرێکە بۆ بژانەوەی دووبارە دارستانەکان و هەنێجار هەنگاوەکان زۆر سەرەتایە بۆ نەدەنگێکی بەڕۆ توانی تەنها 4 سانتیم خاکەکەی بۆ چاڵ بکەیت و تیا دایبنی کە خۆی ئەگەر ناوچەکە فێنک بێ پێویستی بە هیچ شتێک نییە بەڵام بەمەرجێک ئەبێ وەرزی ڕواندن بێت بۆ نمونەیتر کە لە پاییزانە بۆ نمونە گەبەڕوو پێ بکە ئەتوانی بە هەنگاوێکی زۆر سادە بۆ نمونەگەر چەند ساعتێک تەرخان بکەیت لەوە چێ بتوانی هەزارەها بەڕوو بڕوێنی ئەگەر لەم هەزارە چەندەنکێکیشی ببێ بە درەخت ئەوە تۆ کارێکی زۆر باشە کردووە. ئێستا لە هەرێمی کوردستانە بە فیڕەچوونێکی کارەبامان زۆرە و ئێمە وەک ئەزانین کەمی کارە باش کێشەمان بۆ دروست بووە. لێرەدا دوو خاڵی گرنگ هەیە کە ئێمە دەتوانین جێبەجێ بکەین. یەکەمیان ئەوەیە کە سێرەکەی ئەم کارەبایە بۆ نام گڵۆپە بۆ WC بەکاریە دەتوانین بەکاری بێنین سێرەکەی 9 وات کارەبا ئابات. ئەی بەدیلی ئەمە چییە ئەگەر بۆ من نەبتوانم کەمتر سەرف بکەم بەدیلێکی ترمان هەیە ئێمە ئەم گڵۆپە کە بەکارمان هێنا 9 واتەکەی سەرف کرد وازی لێنین یین بەدیلەکەی ئەدۆزینەوە بەدیلەکەی ئەم گڵۆپەی بە خۆشحاڵیەوە ئێستا لە ئەو تەکنەلۆژیایان ئەو داهێنانانی کە کراوە گەیشتون بۆ ئەمە 3 وات سەرفەکات کەواتە ئێمە بۆ ئەوەی کە ئەم 3 واتە بەکاربێنین سوودێکی زۆر باشمان پێگات بۆ چی شتێک ئێمە لە وەرزی هاوینیش و لە وەرزی زستانیشە دایمە کێشەی کارەبامان هەیە و کۆمەڵگەمان پێویستی بە کارەبایە کاتێک کە تۆ 6 واتە گەڕانەوە بە بەکارێنانی ئەم گڵۆپە بۆ نمونە سێرەکەی سوودێکی ئەومان پێگات ماڵێکی تر ڕووناکتر ئەبێتەوە ماڵێکی تر بۆ منە گەرمتر ئەبێتەوە ماڵێکی تر بۆ منە لە وەرزی هاوینە فێنکتر ئەبێتەوە کەواتە ئێمە توانین هەر لە ڕێگەی تاکەوە بەبێ ئەوەی حکومەت پشتی پێ بەسین ئەم کارە بکەین و زۆر بە ئاسانیش و سعری ئەمەیان 500 دینارە و سعری ئەمەشان 1500 بۆ 2000 کەواتە ئێمە دەتوانین هەم لە ڕۆدارایەکەیشیوە جارێکتر ئەمە بەکاربێنینەوە پشتی پێ بەسین. ئەگەر سەیری پیل و پاتری بکەین کە بەداخەوە ئێستا زۆرترین بەکارهێنانی لە ماڵەکانە هەیە بەهۆی یاری مناڵەوە بەهۆی مۆبایلەوە بەهۆی ئەو کەرستانە کۆنتترۆڵە بەهۆی ئەو کەرستانی کە بە پیل و پاتری شەکەن بەداخەوە بۆ خۆمان مەترسێکی کەمان لەسەر ژیانی خۆمان و مناڵمان دروست کردووە ئەویش ئەو نائاگایانە فڕێدانی پیل و پاتریە چکە پیل و پاتری نابێ بە هیچ شێوەیە تێکەڵی پاشماوەی ماڵان بکرێ نابێ بە شێوەیەکی ئاسایی فڕێ بدرێ لەوەی بڵێ باشە من هەموو پیل و پاتری چی لێ بکەم باشترین هەل بۆ ئەوەیە کە پەنا ببرێ بۆ ئەو پیل و پاتریانی کە شەح نەکرێنەوە چکە بەکارهێنانی یەک باتری
لەوانی کە باتری لیتیۆمی پێڵێن کە پێکاتەکە جیوە هەیە کادمیۆم هەیە قڕقشم هەیە تۆ هەر بۆ خۆی گەڕانەوەی ئەم میتاڵە قورسانە بۆ ناوپاشماوەکەی خۆ دیسانەوە گەڕانەوە بۆ خاک بۆ ئاو تەنها یەک باتری لیتیۆم ئەبێتە هۆی پیسکردنی 6,000 متر سێجا لە ئاوی ڕووبارەکان کە ئەمە ئەگەر تۆزێک بیری لێکەیتەوە ینی بەڕاستی مەترسیدارە و نائاگایانە ئێمە تاکەکانی ئێمە میشاکەن. چارەسەر چیە؟ ئێمە توانین لە ماڵی خۆمانە هەرێکە لە ماڵەکانی خۆمانە شوشەیەک دانێن ئەو شوشانەی کە ماجونی تەماتەی تیاکڕی یا شتێکیکەی تیاکڕی پەنامە بە شتێکی کە مەکڕە هەر هەمان شوشە داینێ تۆم پیلوپاتریانە لە جیاتیەوە فڕەیە لە کۆی کەرەوە تەسەورەکەم ئێستا بەڕێبەراتی ژینگەی سلێمانی بتوانێت ئەو پیلوپاتریانەی کە لە ناو شوشەیە بە شێوەیەکی سەلامەت کۆکراونەتەوە لە ماڵەکانە وەریگرێ هیچ نەبێ ڕێگایەکە بۆ ئەوەی نەبیتە هۆی پیسبوونی خاک و ئاو و هەوا. جۆرێک ئەومان هەیە کە ئێمە بەکارێنین لە ناو ماڵەکان یا میوانخانەکان یا خودە و شوێنانی کە بۆ نمونە هوتێلە یان شوێنەکانی تر کە ئەم ئاوە بەکارێنین بۆ حەمامکردن بێ بۆ دەستنوێژگرتن بێ بۆ قاپشتن و جلشۆردن و ئەو شتانە بێت کە ئەم ئاوە ئاوێکی بەکارهێنراوە و تێکەڵە بێتەوە بە زێراب بە ئاوەڕۆ کە پرۆسی چارەسەرکردنی ئاوی زێراب زۆر قورسەکات و لەگەڵەوە شام ئاوە هیچ سوودێکی لێوەرناگیرێت دواتر بۆیە هەنگاوی چارەسەرکردن بۆی ئەوەیە کە ئەم ئاوە بەکار بێنرێتەوە کۆ بکرێتەوە بۆ من لە ناو ماڵەکانە خەزانێک دابنرێت کۆگایەک دابنرێت کە ئەم ئاوەی تێبچێتەوە و دواتر ئەم ئاوە بەکار بێنرێتەوە بۆ شۆردنی بەردەرگا بێت یاخود بۆ ئاویانی باخچەکانتان بێت کە ئەکرێت زۆر زۆر سوودی هەبێت و بە خەساریش ناچێت. یەکێکی تر لە کێشەکان بەکارهێنانی بتڵی ئاوی پلاستیکە. خۆمان نەزانین ڕۆژانە شتێکە ئەوەی کە ڕۆژانە ئێمە بەکاری بێنین ئاو خواردنەوەیە و ئەو ئاخواردنەوەش چۆنە لەم بتڵە پلاستیکانە کە ئێستا و لەگەڵ پەرداخی پلاستیکە کە بەکارە هێندێ بەداخەوە کێشێکی گەورەیە لەبەرەوەی ئەو ئاوەی کە لەو بتڵانەیە ئەگەرمە بەس باسی خواردنەوەی ئاوەکە و پێکاتەکە بکەین بۆ خۆمان چەند زەرەری هەیە ئەو بتڵە ئاوانە بەبێ ناهێنانی هیچ کۆمپانیایەک و هیچ براندێک پێویستەکە دەرەجەی یاخود پلەی گەرمی ئاوەکە لە بینی 24 بۆ 25 بهێڵڕێتەوە لە شوێنی دروستکردنی و تاکو بەکارهێنانی وەکو مرۆڤ ئێمە ئەو ئاوە بەکارهێنی بەڵام ئێمە چ کاتێک گرنتی ئەوەمان هەیە ئەو پلە گەرمیە ڕەچاو بکرێت لە هەڵگرتن و گواستنەوەی ئەو ئاوەیە. طبعاً کاتێکە لە پلی گەرمی نزمترا یاخود بیبەستێ یاخود ساتر بێ لەو پلە گەرمی یاخود بەرزتر بێ و ئاوەکە گەرمتر بێ کە خۆمان نەزانین کە لەکوێ هەڵ ئەگیرێت ئەو مادە پلاستیکی کە ڕووپۆشی بتڵەکەی کردووە لەگەڵ ئاوەکە کارلێکەکە ئێمە خۆینەوە داتا و توێژینەوەکان ئەومان پێڵێن کە ئەو مادە کیمیایانەی کە ئیزافاکری بۆ پلاستیکەکە کێشەیەکی سەرێکی بۆ دروستبوونی زۆربەی نەخۆشیە درێژخایەنەکان و نەخۆشی شێرپەنجە. جا ئێمە بۆ ئەوەی دوورکەوینەوە لەو بتڵە پلاستیکیانە و وەکو بەدیلێک ئێمە باسی چارەسەر بکەین و چی بەکاربێنین ئەتوانی ئەم بتڵانە بەکاربێنین کە دۆستی ژینگەیە و لەعینەن کاتە لە ڕووی ئابوووریەوە تۆ بڕێکی زۆر پارە ئەگەڕێنیتەوە بۆ خۆت چونکە ئەم بتڵانێکی کڕێتوان بۆ ماوەیەکی زۆر بەکاریان بێنیت و فڕێناییت و چەند جار ئەتوانی بەکاریان بێنیتەوە و لە ڕووی تەندروستی شۆ زیانی نیە و ئاوێکی خۆیت لەعینەن کاتە ئەگەر تۆ بیت وەکو تاکێکیش حسابێکی ڕێژەی ئەو پلاستیکی کە تۆ ڕۆژانە ئەگەر هاتو بەلایانی کەمەوە بڵێن ڕۆژی بتڵێکیش بەکاربێنین کامە لە یەکێک بۆ یەکێکی کە ئەگۆڕێ لەمای کە تۆ سی بتڵی ئاو پلاستیکە کڕیوە و فرێشت داوە کە بۆ یەک جارە ئەگەر لە ساڵەکە حسابی کێنە کاتە چەند بتڵی پلاستیک ئەگە هاتو یەک بتڵیش ئێمە بنمونە وەرگرین ئەکاتە 365 بتڵی پلاستیک لە داتای جیهانی شەباسی ئەومان بۆ ئەکەن کە لە هەر دقیقەیەکە 1 ملیۆن بتڵی پلاستیک فڕێ ئەدرێ و بەرهەم ئەهێنرێت بۆ بەکارهێنان.
ئێمە ئەبینین چ لە ماڵەکانی خۆمان بێ یاخود لە ڕێستۆرانت و کافتریا و چێشخانەکان بێ کاتێک خواردنێ دروستەکرێ بڕێکی زۆر لە ڕۆنەمێنێتەوە ئەم بڕە ڕۆنە فرادرێتە ناو ئاوەڕۆکان ئەمەش تاثیرێکی مەترسیداری هەیە یعنی جگە لەوەی کە ئاوەڕۆکان لەوانەیە قەتیس بکە و دای بخە یەکێکتر لە کاریگەریەکانی ئەوەیە کە ئەگەر تێکەڵ بۆ نمونە دەریاکان بێ ئێمە زانین ئاو ڕۆن تێکەڵ نابن چکە دوو چینی جیا دروستەکەن بۆیە یەکێک لەو کاریگەریانەی ئەوەیە کاتێچێتە ناو دەریاکان ڕووناکی خۆر بەباشی ناتوانێت بگاتە ژێر دەریا ئەو ڕۆکانەی لە ژێر دەریان یاخود ئەو ماسیانە یاخود هەر زیندەوەرێک لە ژێر دەریا بێ یعنی کارلێکێکی گونجاو ڕوونادا لە ژێر دەریاکە بۆی بتوانێت لە ژیان بەردەوام بێ ئەمە مەترسیدارە بۆیە وەکو هەنگاوی چارەسەر خەڵک ئەتوانێت کە ئەمە لە شوێنێکی دیاریکراوە کۆ بکاتەوە نەوەک فڕی بدات یعنی بەم شێوە بۆ ناو ئاوەڕۆکان چونکە ئەمەوە گوتمان مەترسیەکی زۆری هەیە. جودێکی زۆ سەرفەکرێت هەنێ جار بۆ سەوزکردنەوە بە ئەمەش هەنێ جار بە چاندنی کۆمەڵێک نەمام هەنێ باخچەمان هەیە کە بۆ نمونە بە 50 ساڵ زیاترە خزمەت ئەکرێت بەڵام بەداخەوە ئێمە کێشەیەکمان هەیە کە ئەویش کۆمەڵێک نەمام و درەختی وڵاتان هەیە کە یێتە وڵاتەکەمانەوە کە سروشتی نین یاخود چۆن بڵێ نەیتیڤ نین بە کوردستان کە ئەمانەش کە جودێکی زۆریان لەگەڵا سەرف ئەکرێ بەڵام چووکە لە سروشتە لەگەڵ کەش و هەوای کوردستانە گونجاو نییە و هەروەها پاڵپشتی جۆراوجۆری زیندەوەری ناکات لە کوردستان هەنێ جار بۆ نمونە چەند ساڵێکی زۆر کە خزمەت ئەکرێت بەڵام دوایە گۆڕانێکی کەش و هەوایە پلەیەکی گەرمی زۆر نزم یاخود پلەیەکی گەرمی زۆر بەرز ئەبێتە هۆی فەوتانی تەواوی دارستانەکە یاخود بۆ نمونە بڵاوبوونەوەی نەخۆشی تیانە کە ئەمە لە ڕووەکەکانی خۆمان یاخود درەختەکانی خۆمانە زۆر کەمە ئەگەر یەکێک لەوانە بۆ نمونە وەربگرین بۆ نمونە داری سنەوبەر کە دارێکی زۆر جوانە بەڵام چونکە سروشت تایبەت نییە بە سروشتی کوردستان هەنێ جار دارستانی وامان هەیە کە تەمەنیان سەر و 70 ساڵە بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەوە هەنێ جار بۆ نمونە بینیمانۆکو لە ڕانیا ڕوویە بڵاوبوونەوەی نەخۆشیتیانە بۆ هۆی لە دەستدانی دارستانێکی گەورەی داری بە تەمەنی سنەوبەر ئەتوانین جێگرەوەی ئەم سەوزکردنە بکەین بەو تۆوانەی یاخود ئەو درەخت و نەمامانەی کە تایبەتن بە کوردستان وەکو بەڕووە گۆیژە قەزوانە ترشە داری کێکفە ئەمانە تایبەتن بە کوردستان لەگەڵ ناوچەی زاگرۆس و دارستانی بەڕووی تێکەڵا خۆیان گونجاندووە و تەمەنیشیان زۆرە بۆ نمونە هەنێ جار کە تۆوێک تۆی ڕوێنی ئەگە سەرکەوتوو بێ لەوە چێ تەمەنی بگاتە سەر و 500 ساڵ هەنێ بەڕوومان هەیە تەمەنەکەیەکا بە 900 ساڵ بۆیە ئەمانە ئەتوانین گەرانتی ئەوە بکەین کە بۆ چەند ساڵێکی زۆر ئەمێنێتەوە و ئەو جوهدەی کە تایە سەرفەکەین جێی خۆی ئەگرێت. لەم ڕۆژگارەدا ئێستا کێشەیەکی ترمانەیە دووبارە ئەویش بەکارهێنانی گوێزانی سەفەریە کە سێرەکەی زۆر بەربڵاوە و ئێمە بەدیلیشمان هەیە جێگرەوەمان هەیە لە گوێزانەیە و ئەم گوێزانە سەفەریە بۆچی کێشەیەکی زۆر گەوری بۆ دروستکردین لەبەرەوەی کە هەمووی لە پلاستیکە و کاتێک ئێمە بۆ منە بەکاری ئێنین بۆ ڕشتاشین دواتر فڕێی نەژینگەوە شیبوونەوەی مەحاڵە و ڕێژەیەکی زۆر بەکارهێنەری هەیە ئەمەش دووبارە کێشەیەکی زۆرە و لە هەرێمی کوردستانە ڕیسایکلمان نییە بۆ ئەم بابەتانە ئەمەش وایە کردو دووبارە کێشەی ترمان بۆ دروستکات بەڵام بە خۆشحاڵیەوە جێگرەوەی ترمان هەیە ئێمە ئەتوانین بەکاری بێنین یەکێک لە جێگرەوەکان هەر خودی ئەم جۆرەیە و بەڵام لە داری بامبۆ دروستکراوە ئەم فکر ئەمە هەر تەنها دەمەکەی بۆ منە گوێزانەکەی وتری هەمووی داری بامبۆیە و کێشە بە ژینگەمان ناگەێنێت یەکێکی تر ئەم شفرەیە کە بەکارهێنانی تۆزێک زەحمەتە بەڵام هەرەوەی خۆشەکە تۆ ڕاهاتی لەگەڵیا
من خۆم زیاتر لە 10 ساڵە بێ ئەوە بەکارێنم بەڵام مهمیەکەی لە چیایە بۆ منە تۆ پاکەتێک لەم گوێزانی بۆ ئۆکڕی ڕێژەی سەدانی تایە بەلایانی کەمەوە بەشی ساڵێک دەکات و ئەمە خۆی ئاسنە تۆ کاتێک کە بەکارێنی تەنها ئاسنێک فڕێتە ژینگەوە ئاسنیش لە شیبوونەوەی زیان بە ژینگە ناگەینێت چونکە هەر ئاسن خۆی لە خاکە دەریەهێن و ئەیکەن بۆ ئاسنە تۆ دووبارەیەکی گەڕێنیتەوە بۆ خاک یعنی شیبوونەوەشی دووبارە زیان بە خاکەمان ناگەینێ و ڕێژەیەکی زۆر کەمە تۆ دیقەتی ئەم قەبارە بچووکە بە و دیقەتی ئەم قەبارە گەورەیە بە خاڵێکی کە ئەگەر باسی ژینگە و بەرهەمە هاوردەکان بکەین و بەرهەمانەی هاوردە ئەکرێن لە دەرەوە سیرەکەن بۆ خۆی هێنانی ئەو بەرهەمانە ئەو مەسافە درێژەی کە لە وڵاتێکی دەرەوە هەتا ئەگاتە ئێمە سەرڕای ئەوەی کە کوالەتیەکەی نازانی چۆن خەز نەکرێ چۆن ئەگاتە دەستی تۆک بۆ کوالەتە ئەمێنێتەوە یاننا بەڵام بڕینی ئەم مەسافە بە هۆکارەکانی گواستنەوە دیسانەوە سەرچاوێکی کە بۆ پیسبوونی ژینگەکەی ناوچەکەی تۆ بۆ مە چی بکەین هەنگاوی چارەسەری بۆ ئەم خاڵام کێشەیە چێویش کڕینی بەرهەمەکانی خۆمانە بۆ لە ڕوویەکەوە چکە ئێمە ئەبینە پاڵپشتیکەری بەرزبوونەوەی بڵێن توانای بەرهەمهێنان لە وڵاتەکەی خۆمانە زیادکردنی هەلی کار و کۆمەڵێک خاڵی تر وهروەها ئەزانین کە دڵنیاییە کە کواڵیتی بەرهەمی خۆمان هەمیشە لە کواڵیتی بەرهەمی دەرەوە باشترە و ئەو مەسافەیەش کە بەهۆی گواستنەوە هۆکاری گواستنەوە لە کێڵگەکانی خۆمانەوە تا ئەگاتە ناو سنتەری شارەکان زۆر کەمترە لەو مەسافەی کە لە وڵاتێکی کەوەیەت دیسانەوە لێرەیە کەمترین ژینگە پیستەکەین ئەگەر مقاڕنەی بەرهەمی هاوردەکردنی بەرهەمی دەرەوە بکەین بە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان کە لە گەڵگەکانی خۆمانەوە ئەگاتە دەستمان. یەکێکتر لە کێشەکان کە سەرچاوەکەی تاکەکانی کۆمەڵگایە پیسکردنی سەرچاوە ئاویەکانە بۆ ڕووباری دەربەندی خان لە ئێستا یەک قەترە ئاویشی بە کەڵکی خواردنەوە یاخود بەکارهێنان نایەت لە بەرەوەی زۆر پیس بووە و ئەمەش سەرچاوی زۆرە بەڵام یەکێک لە سەرچاوەکانی پیسبوونی فڕێدانی شتومەک و پاژماوەی پلاستیکی ئەو پاژماوانەیە کە خەڵک فڕێدەنە ناو ڕووبارەکان. بۆیە عنی کێشەیەکی زۆری دروست کردووە ئاوی پاکمان نییە زیندەوەران زۆر زەرەریان پێگەشتووە بۆ منە ساڵانە ماسیەکی زۆرە مرێت لە دەراچی دەربەندی خان بۆیە ئەم کێشانە سەرچاوەکەی بەشێکی تاکە و چارەسەرەکەشی هەرەکرێت بەعنی تاک بەرپرس بێ لێی ئەگەر ئێمە هەوڵ بین پاژماوەکان نەخێنە ناو سەرچاو ئاویەکانەوە و ئەو پاژماوە و بتڵی پلاستیکی و ئەو شتانی کە بۆ منە لە سەیرانکردنێکە لە گەشتێکە دروستە بێت فڕێ نەدێنە ناو ئاوەکانەوە و ئەمە هەنگاوێکە ڕواناکەم زۆر قورس بێت و زۆر ئاسانە تەنها ئەوەی کە هەوڵ بین سەرچاو ئاوەکانمان پیس نەکەین و شتی تێ فڕێ نەدەین. لە ئێستا کە لە وەرزی پاییزین و لە وەرزەکانی کەشە لە هەموو ماڵێکە یاخود لە شوێنە گشتیەکانە ئەبینین ئێمە گەر باسی ماڵ بکەین ئەتوانین ئێمە لە ماڵی خۆمانە هەر کەس لە لای خۆیەوە ئەو هەنگاوە بنێت کە ئەو گەڵایانی کە ئەوەرێت لە وەرزی پاییزە زیاترە بەڵام لە وەرزەکانی کەشە ئەو گەڵایە هەیە لە هی دارودرەختەوە بە یاخود لەو گەڵایی کە لە گوڵ و لە ئەو سەوزایی کە لە دەوروبەری ماڵەکانمان هەیە کوێکینەوە لە باتێوی لە بری ئەوەی کە بیخێنە ناو کیسەی خۆڵەکە و تێکەڵ بە خاشاکی تر بکرێ ئەتوانی ئێمە بەجیا کۆیان بکەینەوە و لە کیسەی تایبەتە و کۆیان بکەینەوە و دوای چەند مانگێک خۆی ئەڕزێت و ڕەنگەکەی ئەگۆڕێت و دوای ئەوە توای کە کۆکرایەوە لە فەسلێکا کە پێویستمان بە پەین هەیە ئێمە ئەتوانین ئەو گەڵایەنە ورد بکەین و بیکەین بەژێر خاکەوە و پەینێکی سروشتی بەکاری بێنین. لە ئێستا خۆشمان نەزانین کە بۆ گەورەکردنی نەمام و درەخت و سەوزایی ماڵەکان پەینی کیمیایی بەکارێن وەکو چارەسەرێک و هەنگاوێک بۆ کەمکردنەوەی ئەو پەینە کیمیاییە ئێمە بە سروشتی لە ماڵەکانی خۆمانە بێ ئەتوانین ئەوە هەنگاوە بنین.